ئێمە دەستکەوتی تریشمان بەدەستێنا سەلماندنی فیدرالیزم بۆ عێراق و کوردستان کە نەک هەر لە قانونی ئیدارەی موقت بەڵکو لە بڕیاری مەجلیسی ئەمنیشدا ئەم ڕاستیە سەلمێنراوە. سەلماندنی ئەوەی کە هێزی پێشمەرگەی کوردستان بمێنێت وەک هێزێکی ڕزگاری و دیمۆکرات و هاوپەیمان نەک میلیشیا و حەقی هەبێت چەشی قورسشی هەبێت و بەکاری بێنێت. جگە لەمە ئێمە ڕاستێکی تریشمان بۆ سەلمێنرا کە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی شەرعی و نوێنەری شەرعی ئەو ناوچە ڕزگارکراوەیە کە تێیدا حکومڕانی دەکات. نیازی لە حکوومەت هەر حکوومەت نییە بەڵکو حکوومەت و پەرلەمان و مەحکەمەکانی کوردستانە. ئەمە جگە لە دەستکەوتی ئیقتصادی دەستکەوتێکی زۆر و زەوەندی ئیقتصادی زیادبوونی مەعاش کە تقریبەن خێربێرەکەی بە ملیۆنێک کورد ڕادەگا دەستکەوتێکی گەورە بوو بەدەستمان هێنا. ئازادی ئیقتصاد لە کۆنتڕۆلی دەوڵەتی دیکتاتۆری بازاری ئازاد ڕێگای تیجارەت و گەشە پێکردنی بازاری لە کوردستان کردەوە و خەڵکی کورد ئیستیفادەیەکی ژیرانەی لێ کرد. ئەم دەستکەوتە گرنگانە ئەم دەستکەوتانەنە کە لە عێراق وەکو عێراقی بەدەستمان هێنا. خۆشمان دەستکەوتی گەورەمان بەدەستکەوتووە کە تاجەکەی بەوە ئەو تازەی بەوە نایە سەر کە پارتی و یەکێتی پێک هاتن هەم بۆ قیادەی مشتەرەک و هەم بۆ لیستی مشتەرەک لە هەڵبژاردنە گرنگەکاندا. خۆتان دەزانن پێشتر پێشکەوتن هەبوو ڕێککەوتن هەبوو لە بینی پارتی و یەکێتی نیشتیمانی کوردستاندا لەسەر زۆر شت، لەسەر یەکخستنەوەی پەرلەمان، لەسەر گەڕانەوەی لق و کۆمیتەکان و مەڵبەندەکان، لەسەر ئاساییکردنەوەی وەزع و لەسەر ئەوەی کە پێکەوە هاوکاری بکەن لە زۆر بواری گرنگدا وەکو بواری عێراقی و بوارەکانی تر. بەڵام ئەم سەرکەوتنەی ئەم دواییە دەتوانین بڵێن گرنگترین سەرکەوتنە گرنگترین دەستکەوتە لەم ساڵەدا لە ساڵی ڕابردوودا بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. دەستکەوتەکانمان لە ناوچەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بە چاوی ئینساف و وردبوونەوە تەماشاکەی دەبینین گەشەکردنێکی گەورەی ئابووری، تیجاری، زیادبوونی موچە، فەرهەنگی، خوێندەواری، ئاوەدانی، سەحی، سیاسی، ئاسایش، پۆلیس و مافی ژنان و مافی مرۆڤ، کۆمەڵایەتی، پێشمەرگایەتی بەدەست هاتووە. ئەم ڕاستیانە بۆ دۆست و دوژمن ئاشکرانە و دەبینین کە چۆن لەو ناوچەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان حکومڕانی دەکات دەستکەوتی گەورە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بەدی هاتووە. شتی گەورەش لەژێر وەستایە. فڕۆکەخانەی سلەیمانی، شاری تۆب، نەخۆشخانە گەورەکەی 400 تەختی، تەلاری هونەر، شارۆچکەی نوێ، ڕێگاکانی دووسایت، تونێڵ، پرۆژەی چەندین کارگا کە بۆ ژێرخانی کۆمەڵی کوردەواری پێویستە و ڕێگا و پرد و زۆر لایەنی تر نیشانەی ئەو پێشکەوتنانە گەورانەنە کە لەم ناوچەیە بەدەست هاتووە.